پارێزگای دیالە ئەو ناوچە گەرم و سەختەیە کە بەردەوام ڕووداوی تێدایە هەر لە هێرشی چەکدارانی داعش و کوشتنی هاوڵاتیان و هێزە ئەمنیەکانەوە تاوەکو دەگاتە ناکۆکی نێوان هۆزەکان و شەڕی تایفی و ڕفاندن. لە نوێترین پێشهاتدا و بەهۆی ناکۆکی خێڵەکیەوە لەسەر دروستکردنی یاریگایەک لە قەزای سعدیە سەر بە پارێزگای دیالە 2 کەس کوژران و ژمارەی کەسی دیکەش بریندار بوون. دوای ڕووداوەکە کەسوکاری ئەو کەسانی کە بریندار بوون هێرشی چەکداریان کردە سەرلایەنی بەرامبەر و بەهۆیەوە 2 کەسی دیکە کوژران و 3 کەسیش بریندار بوون. هاوکات هێزێکی ئەمنی بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە گەیشتونەتە شوێنی ڕووداوەکە و لێکۆڵینەوەش بۆ دۆزینەوەی هۆکاری ڕووداوەکە بەردەوامە. ئەمەش لە کاتێکدایە هەر لە ناوڕاستی ئەم مانگەدا بەهۆی شەڕ و پێکدادانی عەشایری و تایفی لە ناحیەی ئەبی سەیدا سەر بە دیالە و تێکچوونی ڕەوشی ئەمنی ناوچەکە ژمارەیەک هاوڵاتی ماڵەکانیان جێهێشت و چەند فەرمانگەیەکیش دەوامی ڕاگرت. بەڵام دواتر حکوومەتی عێراق فەرمانیدا بە ئەنجامدانی ئۆپەراسیۆنی سەپاندنی یاسا لە ناوچەکەدا و بەرپرسانی ئەمنیش ڕایان گەیاند ڕەوشی ئەمنی ناوچەکە لە ئێستادا کۆنتڕۆڵکراوە و دەوامی فەرمیش دەستی پێکردوتەوە. پارێزگای دیالە یەکێکە لەو ناوچەنە ئارامانەی عێراق کە بەشێک لە خاکەکەی ناوچە کێشە لەسەرە و لە نێوان هەرێم و بەغدا و لە سنووری ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمە و چەکدارانی داعش ماوەیەکە لەو ناوچانە دەستیان بە خۆڕێکخستنەوە کردووە و بوونەتەوە مەترسی بۆ سەر هاوڵاتیان و هێزە ئەمنیەکانی پارێزگاکە.